وذكر الله كثيرا. ولما رأى المؤمنون الأحزاب قالوا هذا ما وعدنا الله ورسوله وصدق الله ورسوله وما زادهم إلا إيمانا وتسليما. من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه، فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. ليجزي الله الصادقين بصدقهم ويعذب المنافقين إن شاء أو يتوب عليهم إن الله كان غفورا رحيما. خوای گەورە پاداشتی مامۆستا عوسمان بداتەوە. بەڕاستی مەرجی زانا کارەساتە، ئاوابوونی خۆری گەل و وڵاتە. بەڕاستی مەرجی زانا کۆست و داخە، خەمی گەورە لە کۆچیدا وەجاخە. کە خۆرێک ڕادەبورێ لەم فەزایە، چەند ئەستێرە دەگەن بەو پۆست و پایە. کە خۆرێک ڕێی سەفەر دەگرێ لە جێوڕێ، چەند ئەستێرە هەڵدەگرن ئەرک و شوێن و پێ. حەقیقەت کۆچی زانە کۆچی نورە، بە خەمساردی بەلایدا ڕامەبورە. بە حەق جوانە و پڕ لە ڕاستی و لەمانە، وەکو مەرجی جیهانە مەرجی زانە. هەواڵی مەرجی زانە دڵتەجێنە، خودایە سەبر و سێبووری بهێنە. ئامادەبوانی خۆشەویست، داوا لە بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی بەرپرسی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری دەکەین. جەنابیان بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەی بەخێر هاتن. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه ومن والاه. مامۆستایانی بەڕێز و قەدرگران، ڕیسی پیا و ماقولانی دەبەرەکەمان و بە ناوی خوشکان و برایان و سەرجەم خەڵکی باڵەکایەتی بە خێراتنی جەنابی مامۆستا عەلی باپیر و ڤیدیاوەری دەکەین. بەخێر بێن سەرسەر و سەرچاوان. بە پێویستمان زانی کە لە ئێوارە کۆڕێکی ئاوادا لە خزمەتتاندا ژیان و بەشێک لە ژیانی مامۆستای بەڕێز و خۆشەویستمان مامۆستا مەلا سولەیمان ئاشنا بکەینەوە بە هەموو لایەکماندا. چونکە جەنابی مامۆستا معلومی جەناب تا ناتوانم بڵێم ئاشنا بوو لەگەڵ هەموو لایەکماندا، و پیاوێکی تێکەڵاو بوو، پیاوێک بوو لێوان لێو لە خزمایەتی و دۆستایەتی و حەزی لە ئاشتەوایی و حەزی لە تێکەڵاوی بوو. بەڕاستی مامۆستا مەلا سولەیمان دووشت زۆر بە کورتی پێم خۆشە لەسەر ژیانی ئەو مامۆستا بەڕێزە باز بکەم بە ناوی مەڵبەندی کۆمەڵ. مامۆستا لە وەزیفەی مامۆستایەتی و زانای ئاینی چاک حاڵی ببوو، و بەڕاستی ئینسان کە بە خزمەتی دەگەیشت لەو لەحزەیە کە لەگەڵی دادەنیشتی تا هەڵدەستای کۆمەڵە سوود و قازانجێکی پێدەگەیاندی. و مامۆستا زۆر حەزی لە جددیات و بەتایبەتیش لە خزمەتکردنی منهەج و بەرنامەی خوای پەروەردگار بوو تەبارەک و تەعالا، بە شاهیدی هەموو ئەو خەڵکانی کە دەیناسن. لەبەرەوە مامۆستا ئەمن هەم لە کاری حزبیدا کە بە خزمەتی گەیشتوم و پێکەوە ئیشمان کردووە، و هەم لە کاری داوە بانگەوازیشدا کە لە خزمەتیدا پێکەوە دەرچوون و پێکەوە بووین. مامۆستا خاوەن نەفسێکی زۆر بەرز بوو،
خاوەن نەفسێکی بەرز بوو، خاوەن هیممەت بوو، خاوەن عەزیمەت بوو، تەوەکوولێکی باشی هەبوو بەسەر خوای خۆی تەبارەک و تەعالە. و من دیارە مامۆستایانی دیکە باسی ژیان و وردەکاری ژیانی مامۆستا دەکەن، بەڵام لە مەوقیفی سیاسیش ئەمن یەک شت لە ژیانی مامۆستا باز دەکەم. مامۆستا جارێ بە خزمەتی گەیشتی سەرەتای ناڕەزایی دەربڕینی خەڵک بوو لەو سیستەمی حکومڕانی و ئەوانە. ئەمیش گۆ مامۆستا چۆنی لێ حاڵیەتەوە، گوتی هەتا ئەو خەڵکە بۆ خوای تووڕە نەبێ، هەتا ئەو خەڵکە بۆ خوای تووڕە نەبێت دڵت بە هیچ خۆش نەبێت. کەنجین ئەو خەڵکە بۆ خوای تووڕە بوو، لەسەر خوا تووڕە بوو، لەو سیستەمی حکومڕانی ئەو وەزای کە هەیە ئەنجین دڵت خۆش بێتن. بەڵام ئێستانە کە هەر یەکە و حەز و ئارەزوویەکە کە تووڕەی کردووە، ئەی وایە موچەی کەمە، ئەی وایە مەسەڵەن تەوزیف نەکراوە، هەر یەکە و بەنەوەیەکی دیکە. مامۆستا ئاوا تەماشای وەزعەکەی دەکرد. یا ڕەبی خوایە لەو زانە بەڕێزەمان خۆش بووبی، بلەو پایەت بەرز کرد بێتەوە و هەمووشمان بەڕێوی دادەڕۆین. بەڵام چەند خۆشە بین نەبەرچاوی خۆتان. ئەلەو مەجلیسەی دانیشتوون چەند خۆشە پاش مردنیشت بە زیندوی بمینیەوە. چەند موهیمە. چکە هیوا دەڕوا کە ڕۆی ئاو دەڕوات. خەڵک هەمووی دەڵێ بەخوا چابوو لە کۆڵمان بەوە. بەس پیاوێک وەکو مامۆستا مەلا سولەیمان بە زیندوی دەمێنیتەوە لەناو کۆمەڵگە و مجتەمەعدا. ئەوەی کە ئەو پیاوەشی بە زیندوی هێشتۆتەوە منهەجێتی، فکرێتی. دەنا سەرەت و سامانی نەبوو پارەی دابیتە خەڵک لە دواوی خەڵک مەسەڵەن واستە بە پارە و سەرەت و سامانەکەی لێی کۆب بێتەوە. پیاوی وەکو مامۆستا مەلا سولەیمانیشمان دەناو داماون زۆرن ئەلحەمدولیلا. بەڵام ئینسان واچە کە باسی زیندوان نەکە، کەنجی وەفاتیان فەرموو، ئەمە ئینشاڵڵا ئەوەی کە بۆ مامۆستامان کردووە ئەگەر ماین بە زیادەوەش بۆوان دەکەین. خوای گەورە لە مامۆستا مەلا سولەیمان خۆش بوو بێ، خوای گەورە عاقبەتی خێر کرد بێتن، خوای پەروەردگار عاقبەتی ئێمەش خێرکە، لەسەر ئەو منهەج و بەرنامە تۆکمە و ڕاستەی بمان هێڵێ بە حەول و قووەتی خۆی بەخێر بێن سەرسەر و سەرچاومان بە تایبەتیش جەنابی مامۆستا وەفدیاوەری بەخێر بێت. خوای گەورە پاداشتی مامۆستا مەڕوان بداتەوە. نەسیمی مێزەرێک، پیاوێک وەک قەندیل خۆراگر، مردێک بڵێ سەدار بۆ دوژمن، چەشنی گڕی بابە گۆرگۆر، لە سەنگەری دەعوە و جیهاد بەدەست و برد، لە پەروەردە و فێرکردنە، لە پاڵ سوورەتی نونە، لە پەنا سوورەتی نونە، بە تەفسیری ئایەتی و عیباد و ڕەحمانی هەونە، لە ماڵی خۆ و لە غوربەتدا. مامۆستا ئەژیا لە سێبەری ویقاری فەرموودەی سەروەردا، بە ڕۆحی دڵ لە پەنا سوورەتی هوددا، شەیەبەتنی نیشان ئەدا. مامۆستا گیان ڕاگواستن و ترس و بیم و سوچی زیندان، نەیان توانی دڵی نورینت ونکەن لێمان. زاری محیبەتت بە لێوی قورئان قوفڵی بدەن، بە کلیلی ژەنگاوی پرۆگرامی عەلمانی خۆیان. مامۆستا گیان ئەی نەسیمی مێزەری حەق بێژی ڕاست و ڕەوان، سقڵ بۆ چاوی دوژمنان، مەرهەمی زامی برینان. ئەتۆی دیرۆکی سپی پەروەردەی قوتابخانەی ئیمان، ئوسوەی حەسەنەی بۆمان، نمەی بارانی بەیاری، وەک لاولاو بە میحرابی ڕەسوولدا هەڵزناوی، نەشمیلی شیلەی هەنجی کوێستانی، ئەتۆ کلیلی کردنەوەی دەرگا داخراوەکانی ژیانی. ئامادەبوانی خۆشەویست، ئێستاش گوێ لە وتەکانی بەڕێز مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری دەگرین. جەنابیان با بفەرموویە. السلام عليكم ورحمة الله. الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وأفضلهم إمام المتقين وقائد المجاهدين محمد وآله أجمعين، من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. پێشەکی من دەستخۆشی دەکەم لە مەڵبەندی سۆران کۆمەڵی دادگەری کە هەڵساون بە سازکردنی ئەم کۆڕ و مەراسیمە بۆ یادکردنەوەی مامۆستای بەڕێز و خۆشەویستمان جەنابی مامۆستا مەلا سولەیمان، خوا پلەپایی بەرز و بەرزتر کاتەوە. بێگومان
بەرزڕاگرتنی ناوی مامۆستایانێک یاخود غەیری مامۆستایانیش ئەوانەی کە بەڕێی خوا و پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم ڕۆیشتون و دەڕۆن ئەرکێکی گرنگی سەرشانی مسلمانانە. مامۆستایان بەگشتی کەسانێکن کە ناوبانگی ئاین و بەرنامەی خوای پەروەردگار لە نێو خەڵکدا دەهێڵنەوە، ڕێوڕەسمی دینداری لە نێو خەڵکدا دەهێڵنەوە. ئەوەی کە ئێمە دەیبینین چ لە هەرێمی کوردستان، چ لە عێراق، چ لە شوێنانی دیکە، لە ڕاستیداوە شوێندەستی مامۆستایان و زانایان و کەسانێکن کە ئامادە بوون فیداکاری بکەن لە پێناوی خوادا بۆ هێشتنەوەی ئاین و بەرنامەی خوا لە نێو خەڵکدا. بۆیە خەڵک بەگشتی قەرزداری ئەو جۆرە کەسانەیە. مامۆستا مەلا سولەیمان یەکێک بۆ لەو زانایانە کە من دۆستایەتی نزیکم لە خزمەتیدا هەبوو و تێکەڵیمان هەبوو و سەردانم کردووە چەند جار و چەند جار تەشریفی هاتووە. پێم خۆشە زۆر کە ئەم کۆڕ و مناسەبەتە بە بۆنەی یادکردنەوەی ئەوە ساز کراوە و زۆریش دەستخۆشی دەکەم لە برای بەڕێزمان مامۆستا سیامەند پیرۆمەری کە کتێبێکی باشی لەبارەوە نووسیوە. دیارە خۆشم پێشێکیم بۆ کتێبەکە نووسیوە، خۆی پێوە ماندوو کردووە یا ڕەبی خوا پاداشتی داتەوە، ینی باشی خۆ پێوە ماندوو کردووە، چاپێکەوتنی لەگەڵ کۆمەڵێک لەگەڵ مامۆستایاندا کردو، لەگەڵ کۆمەڵێک لە کەسایەتیەکان و ئەوانیشتی باشیان گوتووە، ئەوانیش یادی خێری چاکیان کردوتەوە. بەتایبەت برای بەڕێزمان مامۆستا مەلا مەڕوان یادکردنەوەکەیوی هەستم کرد لە هەمووان زیاترە وەشتی جەوهەری و گرنگی باس کردووە، هەروەها ئەوانی دیکەش هەر کەسە بە پێی خۆی. مامۆستا مەلا سولەیمان وەکو مامۆستا مەڕوانیش ئاماژەی پێدا ئەوەی کە وای کردووە ئێمە خۆشمان بوێ و موسڵمانان بەگشتی خۆشیان بوێ، ئەوەی کە خاوەنی هەست و نەستێکی ئیمانی و هەڵوێستێکی ئیسلامی بووە لە ژیانیدا. من جگەلەوەی کە تەماشای کتێبەکەشم کردووە، متابعەشم کردووە کاتی خۆشی کە بەڵام ناڕەحەتی بەسەر هاتوون سەردانمان کردووە. چەند جارێک مامۆستا گیراوە، عەزیەت دراوە، ناڕەحەت کراوە، کۆچ و کۆچباری زۆری بینیوە، بەڵام چونکە بەخواوە پەیوەست بووە سەری دانەنەواندۆ بۆ باتیل و بۆ ناحەق، سەری دانەنەواندۆ بۆ کەسانێک کە دژی مامۆستا و خوا و مزگەوت و ئیسلام و قورئان و هەموو شتێک بووە، سەری دانەنەواندووە. لێرەشەوە بە هەموو لایەکی دەڵێم ئەگەر ئینسان دڵەکەی پەیوەست بێ بەخواوە، وەڵڵاهی کەسێک خوا بناسێ جگە لە خوای لەلا بچووکە، هەر لە خۆی ڕابگرێتە هەر کەسێکی دی. کەسێکی بڕای بە قیامەت بێ دنیای لەلا گچکەیە. جارێک بەرپرسێکی ئەم وڵاتە هات بۆ لای من، دوو بە دوو دانیش بووین، ئەو تووشی قەیران و ناڕەحەتیەک بوو، زۆر دڵتەنگ بوو. تی وەڵای مامۆستا هاتووم بۆ لای تۆ، گوتم تێکە دێم بۆ لای تۆ معنەویاتم بەرز دەبێتەوە. گوتم بەڵێ. تی وەڵای پێم خۆشە بزانەوە بۆ جەنابەت هەمیشە معنەویاتت بەرزە و ڕووخۆشی و ئەوانە و گوتمە دێ تۆ چۆنی؟ گوتی وەڵای من وەزعم زۆر پرزە، وەکو لە بندرەختێک بووم گەڵای پێوە نەبێت. گوتم وەڵای گیانەکەم ئەگەر دڵت پەیوەست بێ بەخواوە لە کاتی سەرکەوتن و سەرنەکەوتن، لە کاتی هەژاری و دەوڵەمەندی، لە کاتی نەخۆشی و ناخۆشی، ئەتۆ مادام دڵت بەخواوە پەیوەست بێ ئینشاڵڵا حاڵەتی ثەبات و بەردەوامی و ڕاوەستاویت بۆ پەیدا دەبێت. گوتم جا تەکبیرەکە بەوە دەبێت بەینی خۆت لەگەڵ خۆی قایم کە. گوتی وەڵای خوا دەناسم. گوتم دەیناسی بەڵام نایپەرستی، دەیناسی بەڵام بە قسەی ناکەی، هەتا بە قسەی نەکەی لێی بەهرەمەند نابی. دەیناسم جاخۆ ئیبلیس لە تۆ باشتر خوا دەناسێ. ئەتۆ وتوێژ و شەڕەقسەت لە خزمەت خوادا کردو؟ گوتی نەوەڵا. یەکتمە ئیبلیس شەڕەقسەی لە خزمەت خوادا بووە، وتوێژی کردووە. ئیبلیس وا بکە و وا ناکەم و بۆ وا ناکەی لەبەر ئەوە
ئیبلیس گفتوگۆی لە خزمەت خوادا بوو بەڵام چونکە بە قسەی خوای نەکردووە و بەندایەتی بۆ خوا نەکردووە هەر بە بێبڕوا لە قەڵم دەدرێ خواناسین بریتێنە لە ئیمان خواناسی بەشێکە لە دوای خواناسی دەبێت قبول و ملکەچیت بۆ خوا هەبێ پاشان دان پێداهێنانت هەبێ دوای جێبەجێکردن و تەنفیذت هەبێ ئەمجا دەبێ ئیماندار و هەر بەوە کە خوادەناسی نابێ ئیماندار فرعونیش دەیزانی کە موسا پێغەمبەری خوایە و معجیزەکانیشی لەلایەن خواوە پێدراون وەکو خوا دەفەرمێ وجحدوا بها واستيقنتها أنفسهم ظلما وعلوا فانظر كيف كان عاقبة المفسدين دەفەرمێ لێی دڵنیا بوون نوکوڵیان لە معجیزەکانی موسا کرد دڵنیاش بوون لە دڵی خۆیاندا کە ئەو معجیزانە خوا بە موسای داون بەڵام بۆ هۆی چیەوە ظڵمە و علووە بەهۆیە کە چاویان لە ستەم بوو و چاویان لە خۆ بەزلگرتن بوو خوا دەفەرمێ سەرنج بدە سەرنجامی تێکدەران چۆن بوو کەواتێ زۆر کەس خۆی بەوە هەڵخەڵەتاند وەڵا هەمومان خوا دەناسین ڕاستە پێغەمبەریش دەناسی بەڵام چەندە بۆی ملکەچی دەشزانی قورئان فەرمایشتی خۆیان بەڵام چەندەی جێبەجێ دەکەی دەشزانی پێنج فەرزەی نوێژ فەرز بەڵام چۆنیان جێبەجێ دەکەی وەڵا هەر دەزانم نا هیچ نییەوە ئیبلیسیش دەزانێت کە خوا حەقا فرعونیش دەیزانی کە موسا حەقا بەڵام ئیبلیس و فرعون بە ئیماندار لە قەڵم دراون بە تاکید نەخێر جا بۆ مامۆستا مەلا سولەیمان و بۆ غەیری مامۆستا مەلا سولەیمانیش برا خۆشەویستەکانە مامۆستا بەڕێزەکان بۆ نهێنیەکەی نهێنی خۆڕاگریان و نهێنی ڕاوەستاوی و دامەزراویان بگەڕێنەوە بۆ ئیمانەکەیان ئیمان ئەو وزە لە بنەهاتوۆی بە ئینسان دەدا کە بە هیچ شتێک چارەسەر ناکرێت تەماشای موسڵمانانی غەزەکەن چەند خۆڕاگرن لە بەرامبەر جوولەکە زایۆنیەکاندا بە پشتگیری ئەمریکا و زلهێزان و ڕۆژئاور ئەوانش بۆ خۆڕاگرن ئەهلی ئیمانن چونکە دنیا وەکو خۆی دەبینن دنیا وەکو خۆی بیبینە شوێنی تێدا تاقیکردنەوەیە دوای ڕۆژیش وەکو خۆی دەبینن کە ئەو شوێنەیە کە هەمومان لەوێ کۆ دەبینەوە خوای پەروەردگاری وەکو شایستەیەتی دەیناسن کە خاوەنی کەون و کائیناتە کەواتە ئێمە خوا خاوەنمانە و خوا سەرپەرشتیارمانە و ژیانی دنیا وا نابینین کە ئێمە تێیدا هەر لە خۆشیان دابین و بە گوڵان نەچێندراوە و پێغەمبەرانیش عەلەیهیمو السەڵات وەسەلام پێشەوای ئێمەن سەر قافڵەی ئێمەن چێ بە ئەندازەی پێغەمبەران تووشی نسکۆ و ناڕەحەتی و گرفتاری و ئازار و ئێش و ژان و معانات بوو هیچ کەس أشد الناس بلاء الأنبياء ثم العلماء ثم الأمثل فالأمثل ئەوەی کە لە هەموو کەس تاقیکردنەوەی قورسەر بە پێغەمبەران بوون عەلەیهیمو السەڵات وەسەلام ئەمجا زانایان کە میراتگران و جێگرانی پێغەمبەران ئەمجا پێ بەپێ هەتا زیاتر وەکو پێغەمبەر بچی عەلەیهی السەڵات وەسەلام زیاتر بەڕێی ئەودا بچی ئەو شتانەی هاتوونە ڕێوی زیاتر دێنە ڕێی تۆ هێندێک مامۆستا هەیە هەن کە لەگەڵ حیزبێکی عەلمانی کوتی بچۆ لە وتار مەدە یاخود لە مزگەوتەکە لاشۆ یاخود فەسڵی کریانانی بڕی قیامەتی لێ هەڵدەستێ ئەو جار بۆ دەرکەوتۆ کە تۆ جێگری پێغەمبەری عەلەیهی السەڵات وەسەلام هەتا ئەو شتانەی هاتوونە ڕێی پێغەمبەران نێتە ڕێی تۆش نابێت دڵت بە خۆت خۆش بێ پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام هەمیشە کۆش و کۆشباریان کردووە دەرکراون ناڕەحەت کراون ئەخرجوهم من قەڕیەتیکم لەنوخرجەنەکم من قەڕیەتینا ولەتەعودن فی میلەتینا ئەوە میراتی پێغەمبەرانە و پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام کێ دوژمنیان بووە دەزانن کێ خوای پەروەردگار بەو ناو نیشانانە باسی کردوون المستەکبیرین خۆبەزلگران المسرفین زێدەڕۆی کاران المجرمین تاوانباران ئەوە ئەهلی زوڵم و فەساد و خۆبەزلگری دژی پێغەمبەران بوون چێ شوێن کەوتوی پێغەمبەران بووە المستەضعەفین چەوسێنراوان بەشخراوان ماف پێشێلکراوان ڕەشوڕووتەکان ئەوانە لە خزم پێغەمبەراندا بوون کە ئێمەش ئەوانە لەگەڵ خۆماندا دەبینێ بێ دڵمان بە خۆمان خۆش بێ ناشڵێن ئیسلام هاتووە خەڵک ڕەشوڕوت بێ و هەژار و نەدار بێ نا خۆ دوو فەرز لە پێنج فەرزەکان لە پێنج پایەکان ئیسلام دویان بە ئینسانی دەوڵەمەند نەبێت جێبەجێ ناکرێن یەکیان زەکاتدان لە دەوڵەمەند دەکەوێت ئەوی دیکە حەجکردن بە بابای خاوەن توانای مادووی نەبێ حەج ناکرێت
بەڵام مەبەستمەوەیە دەبێ ئێمە خۆمان بناسینەوە خۆمان ببینینەوە ئەگەر لەگەڵ ڕەش و ڕووتان دابین ئەگەر لە سەنگەری لێقەوماوان و بەشخراوان و ستەملێکراوان و چەوساوان دابین نەک بە شیعار بەکردار دڵت بە خۆت خۆش بێ ئەگەر ئەوانەی یەخەت پێ دەگەن و شەڕت پێ دەفرۆشن تەشخەڵەت پێ دەکەن خۆ بەزرگران و خۆسەپێنان و دەست بەسەر واریداتی وڵاتدا گران بن دڵت بە خۆت خۆش بێ فرعون بەگشت موسای داچوو بوو نەمرود بەگشت ئیبراهیم داچوو بوو تاغوتەکان بەگشت نوح داچوو بوون ئەوانەی دیکە بەگشت هود داچوو بوون ئەمنیش ئەوانەی کە لە ڕۆژگاری خۆماندا خۆ بەزلگر و خۆسەپێن و تاوانبارن بەگشت ئێمە دەهاتوون شەڕمان پێ دەفرۆشن کەواتە ئێمەش دیارە شوێنکەوتووی ئەو پێغەمبەرانەین سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ جا من نامەوێت قسەکانم زۆر درێژکەمەوە کوردەواری خۆمان دەڵێن قسە هەزارە دوی بەکارە ئینشاڵڵا من هەوڵ دەدەمە دۆ بەکارەکانتان بۆ بکەم ئێمە کە یادی ئەم مامۆستا مەلا سولەیمان دەکەینەوە با ئەم کتێبە کە دوایی دابەشی دەکەن وا پێدەچێت دابەشی بکەن بە هەدیە چاشی بخوێننەوە تەماشام کردووە و مامۆستا سیامەن جاریش کرد دەستخۆشی لێ دەکەم خۆزگار مامۆستایەکمان کە وەفاتی دەکرد یەکێکی وەکو ئەم مامۆستا سیامەندە لە خزم و نزیکانی لە ناسیاوانیەوان لەگەڵی تێکەڵن هەڵدەستا ئاوات جوهدێکی سەرف دەکرد بۆی کە بزاندرێ ئەو مامۆستای چێ بۆ چی بۆ چۆنی کردووە بەڵام ئەوەی کە بۆ ئێمە جێی سەرنجە ئەوەیە تەماشای هەڵوێستەکانی مامۆستا مەلا سولەیمان بکەین تەماشای ڕێبازەکەی بکەین تەماشای ڕەوشت و ئاکارەکانی بکەین تەماشاو بکەین کە ئەو سیفەت و ڕەوشت و ئاکار و هەڵوێستە جوانانەی لەکوێوە سەرچاوایان گرتووە لە ئیمانەکەیەوە لە ئیسلامەتێکەیەوە لە بۆ خوا سولحانەکەیەوە ئەمن مامۆستا سەردان و هاموشوی کردومە مامۆستا پیاوێکی دنیا بەکەمگر بوو پیاوێکی زاهید بوو زۆر خەمی بە دنیاوە هەڵنەگەر بوو بە پێوی کە من ئاگادارم ماڵ و منداڵی هەبوو 5 کوڕ و 7 کچ ئینشاڵڵا هەمویان سەربەرز و سەلامەتن خوای تەعالا زیاتر هیدایەتیان بدا ئەوانیش و خزم و قەومی دیکەشیان بەڵام مامۆستا دنیا بەکەمگر بوو نەک دنیا نەویست وشەی زوهد بە معنای دنیا نەویستی نییە مرۆڤی موسڵمان دنیا ڕەفز ناکە بەڵام دنیای لەلا کەم بوو وەکو دنیا بۆ خۆی کەمە ئەگەر ئینسان ئیمانی هەبوو دنیا وەکو خۆی تەماشا دەکات ئەگەر ئینسان ئیمانی هەبوو لەبەر خوا حەق بێژ دەبێت وەکو مامۆستا مەلا سولەیمان زۆر هەمووتان ڕەنگە لە من زیاتر بەسەرهاتی مامۆستا مەلا سولەیمانتان لابن کە جاری وا هەبوو قسەیەکی کردووە بە قیمەتی خوێنی سەری خۆی تەواو بووە بەڵام کە بە حەقی زانێ و گوتوویەتی تەماشای نەکردو خەڵک بەچی لێ ڕازی دەبێت تەماشای کردووە توێتی وەڵای من قسەی بۆ خوا دەکەم بۆ قیامەت دەیکەم خەڵکیش بەڵێ پێی ناخۆشە و گوتوێتی منەوەی کە قەناعەتم پێ ئەوە دەڵێم و ئەوە دەکەم واوی قەناعەتیشم پێ نییە هێز ناتوانێت پێم بکە ئەوە هۆی ئیمانەوە ئینسان ئەوەی بۆ دروست دەبێت و پیاوێکی خۆراگر و سابیر بووە پیاوێکی پش و درێژ بووە پیاوێکی پش و درێژ و نەپساو بووە زۆر کۆچ و کۆچباری کردوون لەملا بۆ ئەولا بەڵام گرنگەوەیە کە وەکو خوا دەفەرمێ وەما بەدەلوو تەبدیلە هیچ گۆڕانکاریان نەکردووە من لە خۆی پروردگار داواکارم کە هەم کوڕەکانی 5 کوڕەکانی و هەم 7 کچەکانی و زاوایەکانی و خزمەکانی دیکەی و هەموو لایەک ئێمەمانانیش خوا تەوفیق مامدا ئێمەش ئەوەندە تەمەنە ئەمانەتی کە پێمان دراوە و ماومانە بەسەربەرزی بەڕێکەین خوای پروردگار لە سوورەتی یاسیندا دەفەرمێ وەنەکتوب ما قەدەموا وآثارەهم ئێمە ئەوە دەنووسین کە پێشیان خستووە ئەو شوێنەوارانەش کە بەجێیان هێشتوون زۆر خۆشبەختیە بۆ ئینسان شتی باش پێش دەستی خۆی بخە هەتا لە ژیاندا شتی باش پێشخە و کاتێک دەشڕوا شوێنەواری باش بەجێ بێڵێ خوا تەوفیق مامدا شتی باش پێش دەستی خۆمان بخەین و شوێنەواری باشیش بەجێ بێڵین وخوا تەوفیق مامدا کە ئەوەندە خوامان خۆش بوێ سبحانه وتعالى و لە دوای خوا پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وسەلام و ئیسلام و مسلمانان کە هیچ ترس و تەماعێک هیچ زەخت و فشارێک ڕێمان پێلار نەکا ئەوانەی کە
لە بەرجی دیندان لە بەرجی ئەهلی عیلمدان بە هەر شێوەیەک لە شێوەکان وتاربێژن مامۆستان خەڵک چاوەڕوانیان لێ دەکات کە لا دەدەن یا بەهۆی ترسەوەی بەهۆی تەماعەوەیە لە حاڵێکدا خوا سبحانه وتعالى دەفەرمێ وما كان لنفس أن تموت إلا بإذن الله كتابا مؤجلا هیچ نفسێک بۆی نییە بمرێ ئەگەر بشێ بمرێ نامرێ مەگەر بە مۆڵەتی خوا کاتەکەی دیاری کراوە کەواتە ئەجەل بەدەست خوایە هەروەها ڕزقیش وما من دابة في الأرض إلا على الله رزقها هیچ پێڕۆیەک و ژیاندارێک لەسەر زەوی نییە مەگەر بژی و ڕزقی لەسەر خوایە کەواتە خوا هەردووشی بەدەست خۆی وەگرتوون بۆ دەترسێ و هەموو ئەوانش کە ڕێ لار دەکەن بەداخەوە یعنی مەلامان بوون عالممان بوون پێشەوامان بوون ناوبانگێکی باشیان هەبووە دوایی کە دەبنە پاشکۆی حیزبێکی عەلمانی دوایی کە بە دوای دنیا دەکەون دینی خۆیان بە دنیای خەڵک دەدەن دەبنە پوش خەڵکی ڕەفزیان دەکەن مەلا هەبووە خەڵک زۆر بە چاوی حورمەت و ڕێز تەماشای کردووە لەگەڵ لایداوە کە مردووە کەس نەبووە بیباتە سەر قەبران هەتا لەگەڵ خوای حورمەتت هەیە هەتا لەگەڵ دینی خوای حورمەتت پارێزراوە کە لاتدا دەبێ پوش کەسی شەفاعەتت بۆ ناکە زامە زۆر پەرۆشی کەسێکمە کە لەسەر ڕێی خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حیا و حورمەت و ئیعتیبار و کەسایەتی و مەکانەتێکی هەیە بەڵام دوای لەدەستی دەدا لە بەرامبەر چدا لە بەرامبەر هیچدا بەو خوای ئینسان خۆی بە پارەی حەڵاڵیش بفرۆشی هەر قەدەغەیە چ جای خۆت بە پارەی حەرام بفرۆشی پارەی حەرام واریداتی ئەم وڵاتە خەڵکێک دەستی بەسەردا دەگرێت و دوایی خەڵکێکی پێ دەکاتە کۆی لەو بەڕ بە پارەی حەڵاڵیش خۆت بفرۆشی قەدەغەیە چ جای بە پارەی حەرام جاخوا بە کەڕەمی خۆی لە مامۆستا مەلا سولەیمان خۆش بێ پلە و پای بەرز و بەرزتر کاتەوە کوڕکوشتەکانی ساڵحتر کا خزمەکانی ساڵحتر کا ئێمە و مانانیش کە دۆست و ئاشنا و نزیکانی ئەو بووین خوا تەوفیق مامدا ئەو تەمەنی کە ماوەمانە بەخێر بەڕێکەین و سەربەرزانە بژین و سەربەرزانە بمرین و بە ڕووسوری بچینەوە خزمەت خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێدا کۆتایی بەخسەکانم دێنم وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه خوای گەورە پاداشتی بەڕێز مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری بداتەوە چیت بۆ بنووسم من بە قەڵەمی شیعری چەرخی حەسانی تەنها دێرێک پەیوێک کۆپڵەیەک ئەم تێکستەم بکەم بە دیاری بە ئومێدی توێشووی پڕعیرفانی نەسیمی مێزەری سپی مامۆستا سولێمانی لە خاڵی هاوبەشی برای ئیمانی کەم تەرخەمم خامەم کۆڵ بێت لە مەدح و سەنای مامۆستای بە مووقیفی چەمچی ژیانی کۆمەڵایەتی و ڕامیاری بە ئومێدی ئەوەی خوای میهرەبان بەم چەند وشەم کردە بێ ڕازی مامۆستا گیان کۆچت پڕخێر مەنزڵت ئاوەدانی ئەی دەنجی جوامێری و دلێر ئارام بن و ئەی وەجاخ ڕۆشنی کاروانی ڕابوونی ئیسلامی شێر گۆڕت پر نور ڕۆحت ئاسوودا مەنزڵت دوور بە ئومێدی دیداری ڕۆح لە ڕۆژی مەحشەر لەگەڵ پێغەمبەران و ساڵحان و ڕازگۆیان و شەهیدان ببین سرور خوات لەگەڵ ئەی نەسیمی مێزەری گەلێکی مەزلوم و دلێر ئەی نەوەی جابانی کوردی و سەلاحەدینی جوامێر ئامادەوانی خۆشەویست ئێستاش گوێ دەگرین لە وتەی بنەماڵەی کۆچکردو بەڕێز مامۆستا سلێمان پیرۆمەری لەلایەن مامۆستا زانای کوڕیەوە پێشکەش دەکرێت جەنابیان بافەرموویە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا برز جنابی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان و وەفدی یاوەری بەڕێزان زانانی قەدرگران ڕیشسپی و کەسایەتیە بەڕێز و ئازیزەکان سەرجەم ئامادەبوانی بەڕێز بەڕێزان بە ناوی بنەماڵەی
باوکی مەرحومان مامۆستا مەلا سلەیمان پیر ئۆمەری بە خێرهاتنی هەموو لایەکتان دەکەین یاخۆ بە خێر بێن سەرسەر و سەرچاومان واروەها سوپاسی ئامادەبوونتان دەکەین و زۆر سوپاسی بەڕێزان لە مەڵبەندی کۆمەڵی دادگەری کوردستان دەکەین بۆ سازدانی ئەو مەراسیمە و بە تایبەت زۆر سوپاسی برانی بەڕێزمان کاک ئازاد ئۆمەراوەیی و هەروەها بە تایبەتتر مامۆستا سیامەند پیرۆمەری دەکەین چ وەکو ڕێخەری ئەو مەراسیمە و چ وەکو ئامادەکاری ئەو پەرتووکە و هەروەها سوپاسی هەر هەموو بەڕێزێک دەکەین کەوا یارمەتی دەربوون بۆ سەرخستنی ئەو پرۆژەیە سوپاسی هەموو لایەکتان دەکەین دیارە ئەوەش نیشانەی وەفایە نیشانەی ڕێزە بەڕێزان گومان لەوەدا نییە هەر کۆمەڵگەیەک ڕێز لە زانایانی خۆی بگرێت چ بە مردووی چ بە زیندووی و هەروەها زانایان بکاتە پێشەنگ و چاوساغ و هەروەها پێشەنجی کاروباری ژیانی ڕۆژانەی خۆیان بەڵام ئەو ڕێزگرتنە لەسەر ئەساسی مەزهەب و گروپ و ناوچەگەرێتی نەبێت بێگومان ئەو کۆمەڵگەیە دوور دەبێت لە هەڵدێران و هەروەها ئەو کۆمەڵگەیە ئاکامێکی باشی دەبێت و هەر کاتێ زاناکانیش بە نەفەسی چاوساغی و سەرمەشقبوون و هەروەها ژیان و مردنیان لەگەڵ خەڵکەکە خۆیان بوو دیسان ئەوە ئەو کۆمەڵگەیەکی تەندروست دەبێت بەڕێزان لێرەوە دووبارە سوپاسی هەر هەموو بەڕێزان کە ئامادە بوون و هەروەها ئەوانەشی کەوا لە دوورە بە دوعایەکی خێر لەگەڵمان بەشدارن سوپاسیانەکەین سوپاس بۆ هەموو لایەک سوپاسی هەر هەمووتان دەکەین یاخۆ بە خێر بێن سەرسەر و سەرچاوان والسلام علیکم ورحمة الله وبركاته